ماخیرەکە ئێمەکەیەتی مەچەندەن 40 50 38 25 ئەو ئەیم کۆدی ئایمی ئەو نهێنیەی کە لە موبایلی هەموواندا هەیە بەڵام زۆر بەمان پەیمان بە گرنگەکەی نەبردووە. هەموو موبایلی ئایمی بەو کۆدە دەچێت نەزمە 50 لە بازاڕی موبایل فرۆشانی کەرکووک هەر کەسێک بوێت موبایلەکەی بفرۆشێت کۆپیەکی ناسنامەکەی لێوەردەگیرێت. لە ئێستادا کۆدی ئایمی موبایل بووەتە داوێک و زۆربەی دوکانداران و فرۆشیارانی گرتووە بەوەی دوکاندار هەیە بەهۆی کڕینی موبایلی بێکارتۆن یاخود ناهاوتایی ئایمی موبایل و کارتۆنەکەیەوە زیاتر لە 7 جار دەستگیر کراوە. موبایلێکەوە ئەکڕین کارتۆنی لەگەڵان نەبێت سیمکارتی تێکە کە سیمکارتەکەی تێکە یەکسەر کۆدەکەی دەرەچێت لە ئەم کافای ئاسایشەوە ئاسایش دێ ئەخێماگرەوە بۆ کارتۆن جیازەکردن بێ کارتۆن ئەبێ لە کارتۆنی لەگەڵا بێ. یانێ موبایل زی دەرەچێت یاخود بڵێن کێشێکێ بەڵام ئێمە لە ڕێوکاری یاساییەوە هەت کەسێک بێ موبایلمان پێ بفرۆشێ ئینساخی تەسکەرە و جنسی ڕاقەکەی لێوەرئەگرین یاخود ئەگە موبایلەکە کارتۆنی لەگەڵا بێ کێشەی نییە بە تایبەتی لە موبایلە زیرەکان ئەو کێشەمانێ. زۆرجار کۆدی ئایمی یاریدەدەرێکی باش بووە بۆ دەستگا ئەمنیەکان لە ئاشکراکردنی بەشێک لە تاوانەکانی دزینی موبایل و کوشتن. فرۆشیارێکی موبایلیش چیرۆکێکی لەو جۆرە دەگێڕێتەوە. ماڵیان بڕیوە لە ڕێی موبایلەوە کارتۆنەکەی لای خۆی بووە لە ڕێی ئایمی موبایلەکەیەوە زاندراوە کە دزیەکە چێ کردوەتی یا زەلامە بە کوژراوە لە ڕێی ئایمی موبایلەکەیەوە ئاشکرا بووە کە ئەم زەلامە چێ کوشتوەتی. لە ئێستادا کەسانێکی زۆر لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک سکاڵایان لەبارەی دزینی موبایلەکانیانەوە تۆمار کردووە. وتەبێژی پۆلیسیش دەڵێت لە ڕێگەی کۆدی ئایمیەوە هەوڵی دۆزینەوەی موبایلە دزراوەکان دەدات. ژمارەیە نهێنی هەیە ئەو موبایلەیە کە دێی فرۆشێ پێی موبایلەکە بای پارەیەکی باشە یانی گرانە لە بازاڕەکانە پاش فرۆشتنی دێت سکاڵایەک تۆمارەکە لە یەکێ لە بنکەکانی پۆلیسیان لە ئاسایش ئەڵێ ئەو موبایلەی من دزراوە کە سیم کارتەکە خاتە سەری و هاوڵاتیە ژمارە موبایلە نهێنێکی با بڵێن ژمارە نهێنێکی سەر موبایلەکە یەکسەر ئاشکرا بێ. تەکنەلۆژیا چەند سوودی هەیە بەهۆی خراپ بەکارهێنانیەوە ئەوەندەش زیانی بە کۆمەلگا گەیاندووە بەڵام زۆر جار چارەسەری گرفتەکان لە ئامێرەکە خۆیدا هەیە و ئێمە درکی پێ ناکەین. کۆدی ئایمی موبایلەکانیش نمونەیەکن لەو ڕێگایانە. دەریا کامەران NRT کەرکووک.